پرۆژەی پێکەوە بینینی فیلمی کوردی کە سینەماسان و ڕێکخراوی دیالۆگی کوردستان ئەم پرۆژەیان کردووە. پرۆژەکە تێدا چەندین دەرهێنەری کورتیدا بەشداریان کردو لە ڕێگای فیلمەکانیانەوە و دوجاریشەوەی کا گرنگە قسە باسکردنە لەسەر فیلمەکان و شێوازی بەرەو پێشچوونی فیلمی کوردی و هەروەها قسەکردن لە سەرمۆرکی سینەمای کوردی بابەتێکی گرنگە لە نێو ئەم پرۆژەیە کە هەرتەنها نمایشکردنی فیلمەکە نیە بەڵکو قسە باسکردنە لەسەر شێوازی بەرهەمهێنانی سینەمای کوردی بیرەوەریەکانی ئەسپی ڕەش کە لە دەرهێنانی شەهرام عەلیدیە و بڕیارە ئەم هەفتەیە نمایش بکرێتەوە قسە و باسی لەسەر بکرێت. فیلمەکە فیلمێکی باشە و لەو ساڵانی کە بەرەم هاتووە دیارە بەرهەمهێنانێک ڕێتەوە بۆ چەند ساڵی ڕابردوو، بەڵام شێوازێکی جوان لە دروستکردنی فیلمەکە بەکار هاتووە و خاوەنی چەندین خەڵاتە ئەم فیلمە. شەهرام عەلیدی بۆ خۆشی نەک تەنها دەرهێنەرێکی سینەمای بەڵکو خۆی دیزاینەر و گرافیکساز و هەروەها نیگارکێشیشە. ئەو لە ساڵی 2010 خەڵاتی دۆن کیشۆتی زێڕینی بەدەستهێناوە لە نێرویج و بەشداری کردو لەو فستیڤاڵانە ئێوارەوە. لە ساڵی 2009 حوتەی ڕەخنەگرانی لە فستیڤاڵی کان وەرگرتووە کە ئەمانە مای خۆشحاڵین بۆ دەرهێنەریی کورد کە بەشداریان کردو لەو جۆرە فستیڤاڵانەیە. سرتە لەگەڵ بە فیلمیکی درێژی ئەم سینەماکارەیە، ئەم دەرهێنەرە سینەماکارەی کوردە شەهرام عەلیدیە و هەروەها خاوەنی چەندین کورتە فیلمیشەوە فیلمی بەڵگەییشە لە ژیانی خۆیان کە بەرهەمی هێناون. دیارتری کورتە فیلمیان و فیلمی کە لەسەر ژیانی محەممەدی ماملێ مامۆستا محەممەدی ماملێ دروستی کردو و خاوەنی چەندان فیلمی ترە و بڕیارە ئەم فیلمەی لە سینەما سالم نمایش بکرێتەوە. تێدا هونەرمەندان و سینەماکارانی کوردانی شنووە لەوێ قسە و باس و ڕەخنەگرتن و هەنگاونان بەرەو پێشچوونی سینەمای کوردی و فیلم و مۆرکی سینەمای کوردی قسە و باسی لەسەر بکرێت. ڕۆژی سێشەمە کاتژمێر 2:30 لە چوارچێوەی پرۆژەی پێکەوە بینینی فیلمی کوردی یەکێک لە گرنگترین فیلمە کوردیەکان نمایشەکرێت. فیلمی بیرەوەریەکانی ئەسپی ڕەش لە نووسین و دەرهێنانی شەهرام عەلیدیە و دووەم بەرهەمی سینەمایی دەرهێنەرە. بەرهەمی ساڵی 2015 لە ڕۆژهەڵات و باکووری کوردستان وێنەی گیراوە. چیرۆکی فیلمەکە باسی کۆمەڵێک گەنجە کە دەیانەوێت زمانی کوردی فێری خەڵکی ناوچە کوردیەکانی ناو تورکیا بکەن کە زمانی کوردی تێدا قەدەغە کراوە لەلایەن دەسەڵاتدارەکانی وڵاتەکەەوە. یەکێک لە ئەندامانی کۆمەڵەکە کچێکە کە لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیدا مردوو و دوای مردنەکەی هاوڕەکانی دەیانەوێت دوایین خواستی ئەو کچە بەدیبێنن کە پێش مردنی وتوێتی. خواستی ئەو کچە بریتە لەوەی کە پێش ناشتنی و بۆ دوایین جار ئەو ئەسپە ڕەشی بۆ بهێنرێت کە گەشتەکەی پێکردە بۆ ئەسپێک کە لەگەڵ هاتنیدا کۆمەڵێک ڕووداوی چاوەڕوان نەکراو لەگەڵ خۆیدا دەیهێنێت.